خۆشەویستان بەردەوامین دەچینە دۆک لەماوەی ڕابردووە بەداخەوە بەکارهێنانی مادەی هۆشبەر زیای کردووە لەسەر جەم شار و شارۆچکەکان بڵین بەکارهێنانی مادەی هۆشبەر زیای کردووە بەڵام لە چەند ڕۆژی ڕابردووە لە دهۆک 200 کەس ڕاگیراون بە تۆمەتی بەکارهێنانی مادەی هۆشبەر شوێکی گشتی لە دهۆک بەکارهێنانی مادەی هۆشبەر زیای کردووە ئەم بابەتە گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز گارا سەفەر بۆی بابزانین هۆکارەکانی چییە و چۆن ڕێگیری بکەین لە بەکارهێنانی مادەی هۆشبەر چونکە کو دەزانین دەردێکی زۆر کوشندەیە. کا گارا سڵاو لێبێ بەیانیت باش. بەیانیت باش سڵاو بەڕێز. کا گارا بەڵێ بەگشتی چۆن دەتوانرێ ڕێگری لە بەکارهێنانی مادەی هۆشبەر بکرێت، یعنی ڕێگرێکە بە شێوەیەک بێ کە ئێمە هۆشیاری بڵاو بکەینەوە جگە لە دەستگا ئەمنیەکانەوە بارکی خۆیان هەڵەسەن، یعنی وا بکەین لە کۆمەلگایەک کێشانی مادەی هۆشبەر نەبێ بە دیاردێکی باو. کاک ڕانکۆ بەداخەوە کە زڤاخنت بێژم بەس یا بووە دیاردە حتا حدێکەمشن بێژین هیچ کۆمەلگەهێکی دنیایە جیهانێ بێبەر نەبووە ژێ دیاردێ هیچ وڵاتێکی جیهانێ بێبەر نەبووە ژێ دیاردێ نەک هەرێما کوردستانê بتنێ ئەمشن بێژین گواف ناوچە دیاری کردی دەدەم ئەگەر تو بەرە خۆدا وڵاتت مەیت ئەقلیمی یەت نالینن سەر vê کێشا گۆژەک ئەمشن بێژینێ بەس الڤێرێ تەل دەستپێک ئاخناخۆژی ئاماژە بخالێکا گرنگدا کۆیگشوان خاڵا بۆچوونا من هوشیارکردنا خەلکی گرنگترین تشتە دەستپێکێ چونکە هەمین جارا البەرین و کەژی مە ئاخنەکە بوو مەدگوتێ خوب پاراستن باشترش چارەسەریە ئێ باشە بام بێن خوب پارێزین ئەف خوب پاراستنەژی ئەم دێشێن ژێک جودا بکەین ئەگەر ئەم بچین مادێت بێهوش بەر بتنێ بهێرینە خەما لاانێ پەیوەندیدار کە لاانێ ئەمنیە نەخێر ئەvە بیرکردنەکە خەلەتە چین بێژم الڤێرێ ئەvە دەبێتە بەشێکی بێبێتە بالا ئەم شین بژن کەسانێت ئاینی بەڕێکان بین بەرێت خو خەلکی شارکەن یا شەمیە گرنگتر خێزان کە گەلەکە هوشیار بیتن یا الڤێ گرنگتر ئەوە ناڤەندیت مەیت خاندنێ ئەم شین بژین وەزارەتە خاندنا باڵا یا هەر تشتێکی مهمتر و گرنگتر میدیا ڕۆڵێکی گەلێکی گرنگ ببیدن الڤێرێ چین بێژم میدیا و ڕێک خراوێن مەدەنی دگەل لانێت پەیوەندیدار پێک و ئێک دەست بشێن بەرهەنگاریە vê دیاردا ترسناک ببن چونکە ئەف دیاردە کە مخابن یا بووە دیاردە ئەف مادێ هۆشبەر مەزنترین مەترسیە سەر هەر گەلێکی و civakekê. باشە کاک گارا ئەوەی کە هەیە دیاردەکە سەرتاپاگیرە لە هەرێمی کوردستان یان لە هەندێک ناوچە بەتایبەت کە ناوچەی سنوورین لەو جێگانە زۆرترە ئەوەی کاستی پێکرێ. کاکڕانکۆ هیچ جێگایەکەن هیچ شوێنێک هیچ مانتەقەیەکی عێراق بەگشتی و بە کوردستانیش بە تایبەت لێ قورتال نەبووە لەو دیاردەیە لەو ینی پێم نەخۆش ئێستا برێم دیاردە بەڕاستی بەس تشتەکە واقعیە با هەندێک ئینسان واقعیانە بیر بکاتەوە ئەگەر تەماشە بکەیت لە عێراق تەماشە گرتوەکانی عێراق بکەیت لە سەدا 68 بۆ 70 لەسەر مادە هۆشبەر دەستگیر کراون ئەوجا لە هەرێمی کوردستانیجی ڕۆ لە زیادبوون دەکەتن دەبێت ئێستا بەربەستێک دروست بکەین ینی با ئەو دیاردا ینی ئەو ئێشە کوژەکە زیاتر پەڕی نەسێنێتن. باشە کاگارە پێ دوایە بە دەستگیرکردنی کەسەکان ئەو کەسانەی کە مادەکا کێشن ئێمە بتوانین دیارەکە بەرەو کەمبوونەوە بەرین یانەبێ ئەمە لە پەنا ئەمەوە هەڵمەتی فراوان بکەین بۆ خستنە ڕۆی زیانە زۆر و زەوەندەکانی بەکارهێنانی مادەی هۆشبەر. کاکڕانکۆ لە 26 عەفوان لە 28 لە هەولێری پایتەخت کۆنفرانسێکمان گەرا کە ئێمە وەکو تۆڕی هەماهەنگەرێک خراوەکان لەسەر ئاستی باڵا و کەسانی معنەوی لەوێ ئامادە بوون وەزیری ساخلەمیش جەنابیان لەوێ ئامادە بوو ئێمە ئاماژە بە هەندێک خاڵی گرنگدا لەوانەش ئێمە ینی پێشنیاری سنتەرێکمان کرد
سنترێکی باڵا پێشکەوتو لەسەر ئاستی جیهانی کە لە هەولێری پایتەخت و بەشەکانی لە سولێمانی و لە هەموو پارێزگاکان لە دووک و حەلەبجە و دابمەزرێن ئەو سنتەرە ببێتە ڕێخوشکەرێک ینی بوو چارەسەرکردنی قوربانی لێرە دەبێت ئەمە شتێک لە یەک جیا بکەین کەسی بازرگان لەگەر کەسی بەکارهێنەر لە یەک جیا بکەین ئێمە لێرە ئاماژە بە شتێک دێنین کەسی بەکارهێنەر ببێتە قوربانی کەسی بازرگان ببێتە تاوانبار چونکە ئەگەر تو بێ تەماشە بکەی لەو تەی زیندان گۆڕاوە بوو چاکسازی کەسانی پێشێستەکە زیندانی ئەکران کە بەربوونەوە زیاتر تاوانیان ئەنجامدا ئێستا کە کەسێک بچیتە شوێنێک کە ئێمە پێڵێن چاکسازی کە بەربیتەوە ئەو جەدەشتە سەر ژیانی خۆی ئاسەوی ئێمە نامانەوێت کەسان خەلکانی خۆمان زیندانی بکەین لە زیندانەکان ئێمە دەمانەوێت خەلکانی خۆمان ینی قورتال بکەین لەو نەخۆشیە باشەکە گارا پێ دوایە ئێساوەی کە لە چاکسازیەکان ئاکرێ ینی ڕێگەیەکە بۆی کە ئەو کەسانەی تاوانبارن کە دەچنە ئەوێ ئیتر وەکو مرۆڤێکی جیاوازتر بێنە دەرەوە ینی هەست بەوە بکەن کە تاوانیان ئەنجام داوە و ڕێنمای بکرێن هۆشداریان پێبیرێ و بەرچاوڕوونیان پێبیرێ و هۆشیار بکرێنەوە لە کەم بوونەوەی تاوان بە تایبەت لە تاوانی مادەی هۆشبەرە ئەو کەسانی کە دەستنە چاکسازیەکان ینی کە دوایی یەنە دەرەوە تەرکیەکەن وازی لێ هێنن بێگومان ئەو نوزبەیە ینی ناتوانێت شتێکی مطلق بڵێ ینی ئەوە نوزبەیە ینی کە چەندێک چاکە بن چەندێک لەوانەیە خراپترش بن لەوێت تووشی کە ینی نەوعی زیاترە بن ئەوە هەو شتانەش هەیە ینی بە لێرە ئەگەر تۆ تەماشە بکەی ئەگەر کەسێک دەستگیر بکەی بە تاوانی مادەی هۆشبەر ینی بزانە دوو کەسی تر هەنە لە دەرێ ئەو جا ئێمە پەنا نابینە بەر زیندان ئێمە پەنا ببینە بەر چاکسازی چونکە لە چاکسازی ئێمە معالش نەفسیمان هەیە لەوێ ینی ڕێنیشاندەری ئەوە ئێمە لەوێ کەسانی بسپۆرمان هەیە دەبێتن هوشیار بکەن لەو کردەوەی کە ئەنجامیادان باشە ئاماژە بە شتێکێرەڵی لە دەستگیرکردنی هەر کەسێکە دوو کەسی تر هەیە لە دەرەوە بێگومان ئەمە مەبەستەکەوەیە کە خەڵکانی تر لە دەرەوە پێی ئەفرۆشن و کڕین و فرۆشتنی پێواکەن پێ دوایە بازرگانانی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستانە زۆر بن یاخود وڵاتانی دراوسێ کاریگەریان لەسەرەوە هەبێ کە بیانەوێ هەرێمی کوردستانیش جیرۆدەی ئەم دەردەکوشندێ بەڵێ بێگومان ئەگەر ئێمە تەماشە بکەین لێرە من بە جودی دەستخوشی لەلایەنی ئەمنیەکەم چونکە هەمومان بەرپرسین لەو دیاردە توانم بڵێم ئەگەر ئێمە بە تەمامی دابنیشین و ئەو کەیسە بەس بولانی ئەمنی بێت کاکە لێرە ئێمە بیرکردنەوەمان هەڵەیە ئەوە ئێمە بەرپرسین ئێمە وەک باوک ئێمە وەک خێزان ئێمە وەک کەسانی مەدەنی ئێمە وەک میدیا هەموو لایەنێک ناوەندی خوێندن هەمومان بەرپرسین لەو کەیسەیە دەبێت هەمومان پێکەوە ڕووبەڕووی ئەو دیاردە ترسناکە بین ئەگەر تەماشە بکەی وڵات ئەقلیمیەکان دەرگای بازرگانی و دەرگای ئەو مادەیانە کە داخلی هەرێمی کوردستان نەبن ئەوجا لە هەموو عێراق بەگشتی نەک بەس هەرێمی کوردستان بەتەنێ باشە کاگارا پێ دوایە کۆمەڵگەی ئێمە لە مەترسی و زیانەکانی مادەی هۆشبەر تێگەشت بێ مەدەزانی هەندێک وڵات گیرۆدەی بەکارهێنانی ئەم مادەیە بوون ساڵانە بەبێت چەند ملیارد دۆلارێک سەرف بکەن و خەرج بکەن لە چارەسەری توشبووەکانە پێ دوایە ئێمە هەرێمێکی بچووک و هەرێمێکی تا ڕادەیەک ئێستا پاک لە مەترسیەکانی مادەی هۆشبەر تێگەیشت بین وڵاتێکی وەکو هۆڵاندا نفوسەکەی لەوەنە 8 ملیۆن بیت بەس لە بازار ئازادەکان نەفرۆشێتن ئەوە نابێتە پێوەرکە ئێمە نفوسمان چەند کەمە و چەند زیایە ئەگەر تەماشە بکەی وڵاتێکی وەکو ئێران ینی ئێستا ئەنالێنێتن بەدەست بازرگانە مادە بە هۆشبەرەکان ئەوجا ئێمە نامانای بگەیتە ئەو سنوورە
دەبێت پێشی بگەیت ڕێ لێ بگرین چونکە لە سەرەتای قسەکانی خۆشم ئاماژەم بە شتێکدا هیچ کۆمەڵگەک لە دنیا بێبەش نەبووە لەو نەخۆشیە ئەتوانم بڵێم لەو مادە بێهۆشگەرەکان بەس دەبێت ئێمە ینی بتوانین بەربەس دروست بکەین با زیاتر پەرەنەستین ینی بەداخەوە ئێستا گەشتووە ناوەندی خوێندنگا و کە شوێنێکی ئەکادمی و زانستی و ساقافیە ینی ئامار هەیە لە هەموو دەستگای بتوانم بڵێم خوێندن و ئەو شوێنە ڕەوشنبیریانە لێرە کێشەکە ئەوجا دەست پێ ئەکاتن چونکە کەسانی ڕەوشنبیر ئەتوانن خەلکانی دیکە وشار بکەن بەکارهێنانی ئەو مادانە. کاگەرە سەفەر سپاس کە لەگەڵمان بووی سپاس بە زانیاریەکانت بە هیوایەوەی کە هەموو لایەکمان ڕۆڵمانە بێت لە بڵاوکردنەوەی هۆشیاری بۆ کەمبوونەوەی بەکارهێنەرانی مادەی هۆشبەر دیاردێکی زۆر مەترسیدارە هیواداری نەبێ بە دیاردەیەکی باو لە کۆمەڵگەیەمەیە چونکە بەڕاستی کۆمەڵگەیەمە بەرگەی نەخۆشیەکی کوشندی لەو شێوەیە ناگرێت.